ئەفسانەی یاری بۆکسین مشتە پۆڵاینەکەی سەدەی بیستەمی جیهان محەممەد عەلی کلای لە تەمەنی 74 ساڵیدا بەهۆی تەنگە نەفەسیەوە کۆچی دوایی کرد. ئەو پاڵەوانەی کە کاتی خۆی لە گۆڕەپانی یاریکردندا بەرامبەر بە ڕکابەرەکانی بە دەنگی بەرز هاواری دەکرد، وەک پەپوو لە هەڵدەفڕم و وەک هەنگیش پێوە دەدەم. 32 ساڵی کۆتایی تەمەنی بەدەست نەخۆشی پارکینسۆنەوە دەیناڵاند، دەستەکانی دەلەرزین و هاوسەنگی لەشی لەدەستدا بوو. کلای بر لەوەی ببێتە موسڵمان، ناوی کاسیۆس مارسێلۆس کلای بوو. لەدایک بووی ساڵی 1942 لە ویلایەتی کینتاکی ئەمریکایە. لە تەمەنی 12 ساڵیدا بەهۆی ڕووداوێکەوە دەست دەکات بە یاری بۆکسین. کاتێک پاسکیلەکەی دەدزرێت، لای پۆلیسی گەڕەکەکەیان سکاڵا تۆمار دەکات و با بەڕێوبەری پۆلیسیش دەڵێت ئەگەر دزەکە ببینمەوە شەڕی لەگەڵدا دەکەم. بەڕێوبەری پۆلیسەکەش کە خۆی ڕاهێنەری یاری بۆکسین بووە پێی وتووە بەر لەوەی لەگەڵ دزەکەدا شەڕ بکەیت دەبێت فێر بیت چۆن شەڕ بکەیت. هەر بۆیە لەسەر دەستی بەڕێوبەری پۆلیسەکە دەستی کرد بە خۆفێرکردنی یاری بۆکسین. کلای 3 جار بۆتە پاڵەوانی جیهان. یەکەم جار لە ئۆلۆمپیکی ڕۆما لە ساڵی 1960دا توانی ببێتە پاڵەوانی جیهان. تا ساڵی 1981 سەرجەم 61 یاری کردووە کە لە 56 یاریدا سەرکەوتنی بەدەستهێناوە و تەنها لە 5 یاریدا دۆڕاوە. کلای جگە لە ناوبانگە وەرزشیەکەی بەهۆی هەڵوێستیەکانی شێوە بە ناوبانگ بووە. لە بزوتنەوەی ڕەشپێستەکانی ئەمریکا کە بە بزوتنەوەی مەدەنی ئەمریکا ناسراوە، ڕۆڵێکی کارایی هەبووە و یەکێک لە ناوە دیارەکانی بزوتنەوەکە بووە. لە کاتی شەڕی ڤێتنامدا کلای دژی سیاسەتی ئەمریکا هەڵوێستی گرت و ئامادە نەبوو وەک سەرباز بەشداری لە شەڕی ڤێتنامدا بکات. هەر بەهۆی ئەم هەڵوێستەشیەوە لەلایەن دادگای ئەمریکاوە بە 5 ساڵ زیندان سزادرا. کلای هەرچەند دەتوانی بە پارە سزای زیندانیەکەی بکڕێتەوە، بەڵام مەدالیای پاڵەوانیەتیەکەی لێسەندرایە. لە ساڵی 1964دا لە هەڵوێستێکی چاوەڕوان نەکراوی دیکەدا کلای ئاینەکەی خۆی لە مەسیحیەتەوە گۆڕی بۆ ئیسلام و ناوەکەشی گۆڕی بۆ محەممەد عەلی. ئەم هەڵوێستەشی لەسەر ئاستی جیهاندا دەنگیدایەوە. مانگی تشرینی دووهەمی ساڵی 1990 کلای بۆ ئازادکردنی 14 وڵاتی ئەمریکی سەردانی بەغدای کرد و چاوی بە سەدام حسێن کەوت. سەدام لەسەر داوای کلای 14 وڵاتی ئەمریکیەکەی ئازاد کرد و لەگەڵ کلای ناردنیەوە بۆ ئەمریکا. ساڵەکانی 2002 و 2014 لە دوو نامەی جیاوازدا بۆ ڕێبەری ئێران داوای ئازادکردنی چەند هاوڵاتیەکی دەستگیرکراوی ئەمریکی کرد و ڕایگەیاند ئامادەیە بۆ ئازادکردنیان سەردانی تاران بکات. بەڵام ڕێبەری ئێران وەڵامی نامەکانی کلایی نەدایەوە. دوایین هەڵوێستی سیاسی کلای سەرەتای ساڵی 2016 بوو لە ڕاگەیاندراوێکدا لێدوانەکانی دۆناڵد ترەمپی کاندیدی کۆماریەکانی بۆ سەرۆکایەتی ئەمریکا سەبارەت بە موسڵمانان ئیدانە کرد. هەرچەندە محەممەد عەلی کلای بەهۆی هەڵوێستەکانیەوە بە تایبەتیش لە ساڵانی 60ەکان و 70ەکانی سەدەی ڕابردوودا لای بەرپرسانی ئەمریکی کەسێکی خۆشەویست نەبووە، بەڵام ساڵی 2005 کۆشکی سپی گەورەترین مەدالیای شانازی ئەمریکایان بەخشیە محەممەد عەلی کلای.